لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك اللهم لبيك لبيك لا شريك لك لبيك إن الحمد والنعمة لك والملك لا شريك لك لبيك أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ذلك ومن يعظم حرمات الله ذلك ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه وأحلت لكم الأنعام إلا ما يتلى عليكم فاجتنبوا الرجس من الأوثان واجتنبوا قول الزور حنفاء لله غير مشركين به ومن يشرك بالله فكأنما خر من السماء ومن يشرك بالله فكأنما خر من السماء فتخطفه الطير أو تهوي به الريح في مكان سحيق ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب لكم فيها منافع إلى أجل مسمى ثم محلها إلى البيت العتيق ولكل أمة جعلنا منسكا ليذكروا اسم الله على ما رزقهم من بهيمة الأنعام فإلهكم إله واحد فله أسلموا وبشر المخبتين الذين إذا ذكر الله وجلت قلوبهم والصابرين على ما أصابهم والمقيم الصلاة ومما رزقناهم ينفقون بسم الله الرحمن الرحيم السلام عليكم ورحمة الله وبركاته سلام و رحمەتی خواتان لێبێ بە ناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستان و بەڕێزان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە ئەڵقەیەکی تایبەت و گفتوگویەکی جیاواز بە خزمەتی ئەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە ئێمە لە ئێستەدا لە سات و کاتێکی زۆر پیرۆز و مبارەک داین چ لەبەر ئەوەی ئەمڕۆ ڕۆژی پیرۆزی هەینیە هەم لەبەر ئەوەی ڕۆژی تەرویەیە کە ڕۆژێکی مبارەکە حاجیانی ماڵی خوای پەروەردگار لە ئێستەدا خۆیان ئامادە ئەکەن بۆ چوون بەرە و کێوی عەرەفە بۆ ئەوەی لەگەڵ نوێژی بەیانی لە کێوی عەرەفە ئامادە بن لەوێ دەست بە نزا و پاڕانەوە و پەرستشەکانی خۆیان بکەن هەروەها فەریزەکانی حەج ئەرکانەکانی حەج پایەکانی حەج ئەنجام بدەن. خۆشحاڵم لە گفتوگۆی ئەم جارە بە میوانداری مامۆستای زۆر بەڕێز دکتۆر مەهدی قادر گفتوگۆ لەو بارەیەوە دەکەین. تەوەریشمان تەوەرەکەمان باز لە بەرزڕاگرتنی دروشمەکانی ئاینی ئیسلامی پیرۆزە
کاک دکتۆر بەخێر بن. زۆر سپاس. سواس بمبورە من لەسەرەتاوە هەندێک کاتم باکسەوە زۆر گوڵاو ڕژێم بوو. الحەمدولله. هەڵبەتە کاک مامۆستا دکتۆر مەهدی قادر مامۆستای زانکۆیە، سوپاسی ئەەکەین کە لێرە ئامادە بووە و بەرنامەکەمان ڕازاوەترەکە بە وتە بە نرخەکانی. کاک دکتۆر ئەگەر پرسیاری ئەوە بکەم چەند ئاەتێکم خوێندەوە لە سوورەتی حەج کە ئاەتەکانی 30 تاوەکو ئاەتی 35 باز لە کۆمەڵێک شەعائیر و کۆمەڵێک حڕومات و کۆمەڵێک هێڵی سوور و کۆمەڵێک پەرستشی تایبەت ئەکا کە پەیوەندیان بە حەزی ماڵی خوا و پەیوەندیان بە تاکە کەسی عەبدی خواوە هەیە کە چۆن بچێتە ئەو شوێنانە ئەم شەعائیرانە بەرزڕا بگرێ. واتای ئەم ئاەتانە ئەگەر شی بکەینەوە بە شێوازێکی کورت و پوخت چۆن ئەتوانین شی بکەینەوە؟ بەڵێ. بسم الله الرحمن الرحيم الحمد لله الصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اتبعه بإحسان ومن والاه إلى يوم الدين. زۆر سپاس بۆم دەرفەتە، سڵاو بۆ بینەرانی بەڕێزمان، سڵاو بۆ حاجیەکانمان لە خاکی حرەمەین، ئەوانەیان کە بینەرمانن یاخود بیسەرمانن، سڵاومان هەیە بۆیان یان دواتر دەمان بینن دوعای خێرمان بۆ بکەن، دوعای خێر بۆ مسلمانان بکەن، خوای گەورە بە سەلامەتی بیان گەێنێتە شوێنە پیرۆزەکان، بە تایبەت وەستان لە شاخی عەرەفە. هەرچەندە عادەتی حەجاجی عێراقی وایە کە جاری وایە شەوێ پێش عەرەفە، یعنی ئێستا هەندێک لە حەجاج ئەکرێ سەحالیان لە عەرەفە بن لە بەرەوەی ازدیحامە گەورەی کە هەیە. خوای گەورە حەجی هەموو حاجیان قبوڵ کە، دوعاکانی ئەوانیش بۆ ئێمە و ئێمەش بۆوان و بە سەلامەتی بگەڕێنەوە بۆ ناو خاک و وڵاتی خۆیان. لە ڕاستیدا حەج بە هەموو مقدمات و تا کۆتایی هەموو دروشمێکی ئیسلامیە، شەعیرەیەکی ئیسلامیە. خۆی ئیسلام لە سێ شت پێک هاتووە، یاتوان بڵێم سێ وشە پێک هاتووە کە هەرسێکی پیتی شین و ڕا و عینی تایە. یەکێ لەوانە شەریعەتە، شەریعەت کە فیقها باشە، و بەشەکەی تری شەرائیعە باشە، بەشەکەی تری شەعائیرە دروشمەکانە باشە، و تەمەن شەعائیر لەگەڵ شەرائیع بەشێکی تەبەن بریتە لەو دروشمانە کە بەڕێزت ئاماژەت پێدا، بە تایبەتی حەج خۆی کۆمەڵێک دروشمی تایە، کۆمەڵێک معلەمی تایە. تەمەن شیعار یعنی ئەتوانین بڵێن یعنی ئاڵا کە پێ ناسرێتەوە، معلەم، مەشخەڵ، ئەم مەشخەڵانەی پێ ناسرێتەوە. طبعاً کۆمەڵێک دروشم هەیە لەوێدا بە تایبەتی لە حەجدا. طبعاً وقوف لە عەرەفە، وەستان لە عەرەفە یەکێکە لە شەعائیری حەج وە گەورەترین و ڕوکنی عەزەمەتی. بەڵام خۆی گەورە هەندێک دروشمی لە ناو حەجیشدا ناوناوە بە شەعائیر، بە تایبەتی ئین الصەفا والمەڕوەة من شەعائیر الله، یان والبودن جعلناها لەکم شەعائیر الله. بە تایبەتی باسی حوشترێکە کات کە بۆش ناونراوە بودن، یعنی حوشترێکی زەخمی گەورە کاتێک کە سەر دەبڕێت لە پێناوی خوادا، بەڵێ زۆر بە نرخە لای عەرەب و نرخەکەی گرانە و کاتێک دەدرێ بە زەویدا باشە و دەدرێ بە فەقیر و هەژارەکان و ڕژاندنی ئەم خوێنە. تەمەن پێغەمبەر درودی خوای لەسەر بێ فەرمێ هیچ کارێک لە ڕۆژی نەحرا لە یەوم النەحرا کە خوای گەورە فەرمێ فەصەلی لڕەبیکە وانحەڕ، بەقەدەرەوە گەورە نییە کە ئینسانێک قوربانیەک بکا لە پێناوی خوادا لەگەڵ ڕژانی یەکەم دڵ و پەخوێنی ئەو ئاژەڵە، خوای گەورە لە هەموو گوناهەکانی خۆشەوێ. فەرمودەیەکی تر بە فاتیمە ئەفەرمێ ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام، فاتیمە هەستا سەیری قوربانیەکەت بکە کاتێک یەکەم لەگەڵ ڕژانی یەکەم دڵ و پەخوێنی خوای گەورە لە گوناهەکانت خۆشەوێ. بەڕاستی یەکێک لە دروشمەکانی حەج بریتە لە قوربانیکردن. طبعاً لە قورئانی پیرۆزە زۆر بە تەفسیل هیچ بابەتێک بەقەدەر حەج تەفسیلی نەدراوەتێ. نوێش کە بابەتێکی ڕۆژانەیە باشە، خوای گەورە فەرمی ئەقیموا الصەلاة زۆر بە کورتی باسی کردووە، بەڵام حەج نا زۆر بە تەفسیل، چ لە سوورەتی حەجات، چ لە سوورەتی مائیدە، چ لە ئایەتی متەفەڕقاتە زۆر بە تەفسیل باسی کردووە. لە عەرەفەوە دێتە مزدەلیفە، اینجا دێتە مەشعەر الحەرام، لەکوێوە خەڵک هاتووە. بۆچی؟ چونکە حەج بەشێکی لە جاهیلیەتە ئەنجام دراوە.
لەبەر ئەوەی لە جاهیلێتە کۆمەڵێک کشتی پێوەلی شێنراوە کە ئەحکامی جاهیلی بووە قورآانی پیرۆز هەچی ئەو بابەتانی بۆ نمونە ئەفیض من حيث أفاض الناس قڕیش یعنی لەگەڵ خەڵکە حەجیان ناکرد خی گەورە فەرمووی لەو شوێنەوە بڕن کە خەڵک لەوێ ڕۆیشتووە لە مزدەلیفە باشە یعنی ئەم قورآانی پیرۆز زۆر بە تەفسیل اینجا باسیەوەی کردووە کە حەجەکەی بە تەمەتوعە فمن تعجل في يومين فلا إثم عليه باشا باسی قوربانیەکە باسی خێرەکانی کردووە باسی کەفارەتەکانی کردو هەدیان بالغ الكعبة تەنانەت باسی محلقين رؤوسكم أو مقصرين باسی قشکردنەوەی کردووە هەموو ئەمانە زۆر بە تەفسیل لە حەجە باس کراوە ئەوەی تریشی کە بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە بە تەفسیل يعني هیچ بابەتێکمان نییە بەقەدەر حەج ڕیوایاتی متەواتری هەبێ چونکە حەج ڕسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام ئەنجامی داوە باشە جارێکیان بەسەر پەرشتی ئەبوو بەکر و جارێکیشیان بەسەر پەرشتی خۆی لە حیاتی خۆیدا پێغەمبەر خۆی یەک جار حەجی کردووە باشە نزیکەی 100,000 لە سەحابەی لەگەڵا بووە ئەم خەڵکە هەموو ئەم شتانەی بینیوە باشە فەرموویەتی ئەو مەناسیکانی کە من ئەنجامی دەم ئێوەش بەم شێوەیە ئەنجامی بدەن بۆیە بابەتی حەج هەمووی بابەتی متەواترە هەمووی سەحابە بینیوانە و ئێمە کتێبی گەورەمان هەیە پێغەمبەری خوا چۆن حەجی ئەنجام داوە بێگومان ئەگەر قسە لەسەر ئاەتەکان بکەین یعنی ئەوە لەوانەیە پێویستی بە هەڵوێستەکردنی ورد بێ لەسەر هەرێکە لە ئاەتەکان بەڵام بۆ نمونە دەتوانین دوایی باسی تەنانەت وتاری حەجەت الوداعش بکەین کە حەجی ماڵایی پێغەمبەری خوایە کە کۆمەڵێک چونکە ئەویشە لە شەعائیری خوایە پێغەمبەری خوا چەند شتێک حرامەکە چەند شتێک لا ئەبا ئەوەش بابەتێکی درە بەڵام بۆ نمونەیەکی لە ئاەتەکان کە بەڕێزت خوێندەوە ومن يعظم حرمات الله حرماتی خوای گەورە بە تایبەتی لە حەجە حرمات يعني ئەو شتانی کە ڕێزلێنرا و احترام گیراوە بە تایبەتی بەلەد الحرام خاکی مەکە و مەدینە چکە بەلەد الحرام هەموو خاکێک کاگرێتەوە هەروەها البەیت الحرام کە کەعبەیە باشە والمەسجد الحرام کە مزگەوتەکەیە هەروەها والأشهر الحرم چوار مانگە حرامەکە کە جەنگ و قیتال تیاندا حرامە کە ذوالحیجە و ذوالقەعیدە و هەروەها محەڕەم و ڕەجەبە و هەروەها محرمیش ئەو کەسێکی حرامی بەستووە ئەویش هەموو شتێکی حرامە بێگومان شتی تریشەیەک دیسانەوە لە حەجاگەر ئاوا هێوا شێواش بێتەوە یادمان مەسەلەی حرامکردنی ولا تقتلوا الصيد وأنتم حرم يعني تەنانەت کوشتنی مێشولەیەکیش حرامە شکاندنەوەی دارێک حرامە باشە هەموو ئەمانە کە و تەنانەت لێکردنەوەی قژ و موت بۆن لە خۆدان و لەبەرکردنی جلی دوورا و ئەمانە هەمووی دەبێتە محەڕەمات باشە هەموو ئەمانە لە شعائیری حەجە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەڵبەت بەڕاستی ئەوەی کە بەیانی وەستانە لە عەرەفا بەیانی کە وەستانە لە عەرەفات بۆ حاجیەکان تەنها هیچ عیبادەتیشی مەخصوص نییە جگە لە دوعا باش بەڵێ بەڵام بۆ ئێمە لەوەچنێنەوە سەرم بابەتە بەڵام بۆ ئێمە کە ئێمە غەیری حاجین و لە وڵاتەکانی خۆمانین گەورەترین عیبادەت کە ئێمە ئەنجامی بدەین ئینشاءالله بە ڕۆژوبوونی ڕۆژی عەرەفەیە کە پێغەمبەری خوا فەرمێ أحتسب عند الله أنه يكفر السنة الماضية والباقية أو الآتية گوناهی 2 ساڵ ڕەش ئەکاتەوە گوناهی سەغیرە هەڵبەدەوەی لە بینی تۆ خوای گەورەدایە گوناهی کەبیرە ئەوە پێویستی بە تەوبەیە و حەقی خەڵکیش ئەبێ بیجێڕیتەوە ئەمانە هەر هەمووی بەڕاستی لە بەیان لە سبەینەوە حەج کە دەست پێکات تاکو ئاخر ڕۆژ تا 11 مانگ کە ئەیام نەحر و ئەیام تەشریقە هەمووی دروشمی خوای گەورەیە پیرۆزباییکردن لە خەڵک خۆگۆڕین و سەردانکردنی خەڵک و قوربانیکردن و گردن ئازایی و بەسگرکردنەوەی فەقیر و هەژار لەوانەیە جەنابەت باسی بکەی هەموو ئەمانە ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هەر کەسێ دڵی بەمانە خۆش بێ هەر کەسێ ڕێز لەمانە بگرێ هەر کەسێ قوربانی بکە هەر کەسێ گردن ئازایی بکە هەر کەسێ ئەم ڕۆژانە بە گەورەدا بنێ ئەوە لەو کەسانەیە کە تەقوای خوای گەورەی لە دڵایە و سنوورەکانی خوای گەورە پارێزێ و خوای گەورەی خۆشەوی و خواشی شاڵاوی خۆش دەوێت جوانە ئەتوانین بڵین لە گەورەی ئیسلامە دوای 1400 ساڵ ئەم ثەوابیتانە بەرز ڕاگرتنی ئەم شەعائیرانە خۆی بۆ خۆی مانەوەی هەروەها دووبارەکردنەوەی ساڵانە لەناو ئومەتی ئیسلامە یەکێکە لە موعجیزەکان چونکە زۆر شت هەبووە لەناو خەڵکە بوونی هەبووە دواتر نەماوە وەکو عادات و تەقالید وەکو دابوونەریت ئەمێ ئەوە بپرسم ئیسلام چۆن توانیوێتی احتیفاز بەم شەعائیرە پیرۆزانەوە بکە کە ثەوابیتە
دوای 1400 ساڵ لە فەرزکردنی بەسەر ئومەتی ئیسلامە تا ئەمڕۆ ئەم شاعیرە پیرۆزە بەردەوامە. بەڵێ لە ڕاستیدا حەج وەکو منسەکێک وەلیکولی ئومەتین جعلنا منسەکەن، یعنی هەموو ئومەتێک منسەک و تەنانەت حەجی هەیە، لە هەموو ئاینەکان حەج هەیە، لە یەهودیەکان حەج هەیە، لای مەسیحەکان هەیە، زیارەت بۆ ئەماکنی مقدسە، لای ئاینزەکانیش هەیە. و حەج طبعا لە سەردەمی پێغەمبەرە دەست پێ ناکە عەلەیهی سەڵات وەسەلام، بەڵام حەجی ئیسلامی لەو سەردەما دەست پێکا. جینا کاتێک خوای گەورە بە ئیبراهیم فەرمێ وەئەذن فی الناس بالحەج یاتوکە ریجالەن، تۆ ئەی ئیبراهیم کاتێک کە خوای گەورە مەکانی بیت بۆ ئیبراهیم ئاماژە پێدات عەلەیهی سەلام، باشەوە دەست ئەکا بە دروستکردنی، خوای گەورە فەرمێ ماڵەکەم پاک بکەرەوە طەهیر بیتی، ماڵی من پاک بکەرەوە بۆ تائیفین و بۆ عاکیفین و بۆ قائیمین و بۆ ڕوکعی سوجود و ئەوان بۆ هەمووی پاکی کەرەوە. وەئەذن فی الناس بالحەج، یعنی ئەی ئیبراهیم بانگ بکە با خەڵک بێ. فەرمی یا ڕەبی من نەگەم مەکاتە کوێ چی لێرە. طبعا ئیبراهیم دوایەوە کە هاجر و ئیسماعیل عەلەیهما السلام لەویا دائەنێ واگەڕێتەوە بۆ شام، جارێک کە حتمەن دێتەوە بۆ لای باشە، کە کاتێک کە خوای طبعا خانوەکە تەوا بە وإذ يرفع إبراهيم القواعد من البيت وإسماعيل إلى آخر الآية، بيتەکە تەواو بێت و خانوەکە بەرزە بێتەوە باشە، کە حیجری ئیسماعیلیشی لەگەڵا بۆ ئەوەی کە ئێستا مسلمانان دەیبینین و بە ئێمە 5 فەرزە ڕوو ئەکەینێ و قیبلە و ڕۆگەی مسلمانانە باشە. ئیبراهیم ئەچێتە سەر شاخی ئەبی قوبەیس کە هەر بەشێکە لە شاخی سەفا، یعنی هەر لەوێەوە نزیکە بێەوە، بانگەکات ئەفەرمێ ئەی خەڵکینە خوای گەورە فەرمانی لەسەر کردوون حەج بکەن ئێوەش حەج بکەن. ئەفەرمێت هەموو کەسێک کە گوێی لێ بۆ تەنانەت ئەوانشی کە لە پشتی دایک و باوکیانن و مسلمانن ئەفەرمون لەبەیکە 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 یا ئەڵڵە، وەڵامە دەنەوە. بۆیە بەڕاستی بەڵام کاتێک کە پێغەمبەر دێت عەلەیهی سەڵات وەسەلام و جارێک کەم حەجە نوێ دەکرێتەوە، کۆمەڵە دروشە مەقامی ئیبراهیم، ئاوی زەمزەم، سەفا و مەروە، کە تەبەن سەفا و مەروە ڕێزنانە لە دایکێک کە هاجرە ئیسماعیلە، خوای گەورە کردێتی ئینە سەفا وەلمەروەتە من شعائر الله، کە دوو تەپۆڵکەن بەرامبەرێکن ئێستا بینای لەسەر کراوە. ئەم دوو شوێنە هاجرە لە بینی ئێرە 7 جار لەم بینەدا بەڕاستی زۆرە ئەو مەسافەیە ڕای کردووە و هاتوچۆی کردووە بۆ دۆزینەوەی ئاوێک بۆ ئیسماعیلی کوڕی، بەڵام تا ئەوەی کە جیبریل عەلەیهی سەلام دێتە خوارە و ئاوی زەمزەمی بۆ هەڵەقوڵێنێ معجیزەیەک و مەلاین کەس ئاوی لێ دەخواتەوە، کە ئەمیش یەکێکە لە دروشمەکان و بەڕاستی کە پێغەمبەری خوا فەرمێ شیفایە و لەبری برسێتیە و لەبری تینوێتیە. یعنی حەج بەڵام بەڕاستی ئیسلام بە حەج دەست پێیەکە. ئیسلام حتا سەرەتای بانگەوازی پێغەمبەری ئیسلام بە حەج دەست پێیەکە. یعنی معلومی جەناب و بینەرانە کاتی پێغەمبەری خوا لە مەوسیمی حەجا خۆی عەرزی قەبائیلە کرد، کاتێک کە یەکەم ساڵانی پێشووتریش هەڵبەت، بەڵام 3 ساڵ پێش هیجرەت یان زووتر کە کاتێک کە چەند هۆزێک لە شاری مەدینەوە یەثریبەوە دێن بۆ شاری مەککە، پێغەمبەری خوا دیداریان لەگەڵەکە کە ئەوس و خەزرەج بوون، چەند کەسێکیان لێ مسلمانە بێت و لە مەوسیمی حەجە پێغەمبەری خوا بەنهێنی تەنانەت بەیعای عەقەبە، هەر عەقەبە بەشێکە لە حەج، ئەو شوێنەیە کە ڕەمی جەمەراتی لێکرێ لا یعنی هەر لە مینایە باشە، بەیعای عەقەبە یەکەم و بەیعای عەقەبەی دووهەم هەر لە حەجا کراوە. بۆیە بەڕاستی حەج مؤتەمەرێکی جیهانیە و بەردەوام نوێبوونەوەی تەعاروف و پێکەوە ژیانی مسلمانان دەرەخا و ئیثرا و تەجربەی ئەو تەجربە گەورەی کە لە نێوان ئومەتانی ئیسلامی هەیە، بەداخەوە چەند ئێستا ئومەتی ئیسلامی ئومەتێکە جۆرێک لە پەرتەوازەیی تایە، شپرزەیی تایە، بەڵێ لەوانەیە ئەم دیدارە باشانە لەوێ ئەنجام نەدرێ، سەرکردەی وڵاتان هەندێکیان لە حەج ئامادە نەبن، بەڵام وەفدی عولەمای مسلمانان خەڵک ئێمە بینین مسلمانێکی کورد بە عالەمی کوردستانەوە لەوێ ئامادەیە کە یەشێکی مالیزی و دانێکی فلان و دانێکی فلان هەمویان لەوێ تعاروفەکەن، ئەوڵە من کوردم، من نەوەی سەلاح الدینی ئەیوبیم زۆری پێخۆشە، ئەوڵە ئێمە فلانی بەڕاستی ئەم تعاروفا کرێ و کۆمەڵە مەنافعیشی تیا کە خوای گەورە فەرمێ لیەشهدوا مەنافع لەهم، کە دنیەوی و دنیاییە. زۆر باشە. ئێمە لە ئێستەیە ئەم شەو کە شەوێکی پیرۆز و مبارەکە سبەینێ ڕۆژی عەرەفەیە. لە ڕۆژی عەرەفەیە معلومە کە کۆمەڵێک دوعا و پەرستش ئەنجامەدرێ زۆر تایبەتن، واتە دوعای عەرەفە وەستان لە شێوی عەرەفە و دوعای ڕۆژی عەرەفە ڕەتکردنەوەی نییە. چونکە ئێمە ئینشاءڵڵا ئومێد دەکەین کە ڕۆژی جومعە سەعاتێکی تیا تەرخان کراوە
لە سەعاتێکا دوعا قبوڵە بەڵام ئەڵێن ڕۆژی عەرەفە هەروەکو لە ئەثەرا هاتووە ڕۆژی عەرەفە ڕەتکردنەوەی دوعاتیان نییە هەمووی قبوڵە ئینشاءالله مسلمانی ئێمە پێویستە ئەوەی کە لە حەجە چی بکە ئەوەی کە لێرێ چی بکە کە لەم سات و وەختە ڕێزانەیە ئەژی طبعاً ئەوەی کە لە عەرەفەیە خوتبەیەک هەیە لەوێ مسلمانان لە کاتی نوێژی نیوەڕۆدا مسلمانان جا طبعاً پێغەمبەری خوام خوتبەیەی لە مزگەوتی نەمیرە داوە لەوێ کاتێک کە قوبە و خێمەیەکی بۆ ئامادەکرا و سواری حوشتەکەی بۆ وتارە بەناو بانگەکەی ئەگەر دوایی دەرفەتە بێ و جەنابیشت بیرم بێنیتەوە حەزەکەم هەر ئاماژەیەکی پێ بکەین وتارە بەناوبانگەکەی داوە نوێژەکان جەمعکرێ لە بینی تەنها ئەو دوو نوێژەی تایە لەوێ نوێژی نیوەڕۆ عەسر بەیەکەوە بەڵێ بەیەکەوە ئەنجامەدرێ لە دوای ئەوە هیچ عیبادەتێکی مەخسووس نییە جگە لە دوعا طبعاً کێشێکی زۆر خۆشە کاکە من نازانم جەنابەت حەزی کردو یان نا ئینشاءالله وەڵڵا ئینشاءالله خوا بیکا بە نەسیب ئینشاءالله ئێمە من کردومانە خوای گەورە لێمان قبوڵکەوە ئەوە 19 ساڵی بەسەرا ڕۆشتە بەڵکو جارێککە بەیەکەوە حەز بکەین ئینشاءالله خوای گەورە بۆمان ئاسان کاتەوە بەڕاستی لەوێ هیچ عیبادەتێکی مەخسووس نییە جگە لە دوعا دەمەن دوعا لەوێ کەشێکی زۆر خۆش و زۆر تایبەتی هەیە و بە تایبەتی تریش ئینسان کاتێک کە لەوێ جیا بێتەوە خۆی بەتەنها دائانیشێ لە شوێنێکیت لە سوچێکە دوورەکەویتەوە ئەپارڕیتەوە بۆ خۆت بۆ خزمت بۆ کەس و کارت بۆ نەخۆش بۆ هەنی کە داوای دوعایان لێ کردووی حاجی بەڕێز و خۆشەویستی دڵسۆزی وامان هەیە 500-600 ناو لە مۆبایلەکەیدا ناو بەناوی مۆبایلەکانی دانیشە سەعاتێ 2 ساعت 3 ساعت دوعاکە بەناو یانەوەنی کە بە تایبەت داوایان لێکراوە بەڕاستی تەمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ خوای گەورە ئیطلاعەکات و سەیرەکات و فەرمێ ئەی مەلایکەتەکان و فریشتەکان سەیریکەن سەیرم شوێنە بکەنەوە شایەت بن من لە هەموو ئەهلی عەرەفە خۆش بووم لە هەموو ئەهلی عەرەفە خۆش بووم ئەفەرمێ من شانازیتان پێواکەم ئەی ئومەتی محەممەد ئەفەرمێ هیچ ڕۆژێک نییە بەقەدە ڕۆژە شەیتان زەلیل بێ چکە خوای گەورە لەو ڕۆژەدا لە حاجەکان خۆشە بێ طبعاً بەڕاستی ئەو کەسێک کە حەج ئەکا من حەجە لەم یەفسوق ولەم یەرفث رجع كيوم ولدته أمه يعني بەو شێوەیە گەڕێتەوە تەمەن حەج الحەج عەرەفە حەجیش عەرەفەیە وەکو ڕۆژا گەڕێتەوە بەڵێ ڕوکنی ئەساسی عەرەفەیە خوای گەورە فەرمێ ئیتر کاتێ ئیتر ئەمە ڕوکنی عەزەمیان ئەنجام داوە خوای گەورە هەر ئەو ڕۆژە لیان خۆشە بێ بێگومان ڕۆژی دواتر بەنسبەت ئێمەوە بەڕاستی بەوکو مسلمانان کە لە دەرەوەی حەجین و لە حەج نین تەنانەت بەوانەشەوە کە لە خاشی حرەمەینن ڕۆژووی سبەینێ کە ڕۆژی عەرەفەیە سنەتێکی زۆر گەورەیە موەکەدا و هیچ کێشەیەک و گرفتێک لەوەدا نیە کە سبەینێ ڕۆژی شەممەیە هەرچەندانێک دەڵێن ئەوە لە بەرەوەی شەممە پێغەمبەری خوا نەهی لێکرۆ بە تەنیا بە ڕۆژونەوە بەبێ مناسبەیە ئەو نەهیە بەبێ مناسبەیە چونکە ئێمە بەیانی بە بنێتی عەرەفە بە ڕۆژوو دەبینە کو چۆن دروستە تۆ سنەتی دەستنوێژەکەی لەوانەیە کاتی زەوالیش بێ ینی بە مناسبە ینی عولەمایان باسییان کردەوە بابەتە هیچ کێشەیەکی تێدا نییە چونکە لە ساڵێک داوە یەک جار دووبارە بێتە خۆ ئێمە ڕۆژی جەژنێژەکەوێتە یەکشەمەوە کە جەژنی مەسیحەکانە ئێمە ڕۆژی عەرەفە هیچ مشکلەیەکی تیانە طبعاً پێغەمبەری خوا فەرمێ هەر کەسێ ڕۆژی عەرەفە لەبەر خاتی خوای گەورە بە ڕۆژوو بێ ئینشاءالله گوناهی ساڵی ڕابردوو و ساڵی داهاتوش دەکوژێنێتەوە ڕەش دەکاتەوە لای خوای گەورە مادام لە گوناهی کەبیرە دوورکەوت بێتەوە ئەو گوناهانێکی خوای گەورە لی خۆشە بێ ئەوەیە کە ئینسان لە بینی خۆی خوای گەورەی ئەنجامی داوە مافی خەڵکی تیانێت چکە مافی خەڵک پێویستە بیگەڕیتەوە بەڕاستی خدا خۆی حرامی کردووە لەسەر خۆی فەرمێ من مافی ئەوەم نییە ئەگەر غەیبەتی کەسێکت کردبێت لەبەری ئەو لە تۆ خۆش ببم غەیبەت هەر ئەو کە بچووکترینە و مسلمانان گرفتارین دەبێت خاوەنەکەی لێت خۆش بێ یا لە قیامەتا لە بەردەمیدا بۆستی و بەشێ لە چاکەکانی خۆت بدەی بەو شێوەیە خوای گەورە لە گوناهەکان خۆشە بێ ئەمە یەکێکە لە عیبادەتە گەورەکان بەڕاستی دەتوانین هەر لە ئەم شەوە کاتێنێت هێنین بە سبێنەکە بە ڕۆژۆدن پارشێوەکەین باشە دوای پارشێوە دەکرێت چەند جوزئێ لە قورئانی پیرۆز بخوێنین نوێژی بەیانیمان بە جەماعەت بکەین هەروەها تاک و پێغەمبەری خوا ئەڵێ ماوەتەوە تاک و ڕۆژ هەڵا لە مصەلاکەی خۆی لەو شوێنی کە نوێژی لە کردووە ئەمێنیتەوە دوعاکەی باشە تا ڕۆخۆرت لێ هەڵدێ پاشان دوعا بۆ خۆت و بۆ مسلمانانەکەی و اعتیادی تر ئەکرێ کاری ڕۆتینی خۆشت ئەنجام دەیت چکە ئێمە لە ڕۆژێکین کە ڕۆژێکی زۆر گەورەیە لەسەر زەویدا تەمان زۆر گرنگە بەڕاستی ئەگەر ئێمە لەیلەتول قەدر بۆ ئێمە دیار نییە مەخفیە شاراوەیە لە دە ڕۆژە شاردراوەتەوە بەڵام ڕۆژی عەرەفە بۆ ئێمە معلومە با هیچ کەسێک ئەو ڕۆژە گەورەیە لە دەستخۆی نەدا بەڕاستی
بازارکردن و ئەوانەوە ناهێنێ بڵێ وەسبێنێ ئەچم بۆ بازار ناتوانم بە ڕۆژوو بمەتوانین لە دەوروبەری ماڵی خۆمان بازارکردن بکەینیان نەگە تاسە بازارمان نەکردبێ بەڕاستی چێ ئەڵێ ئێمە ساڵی داهاتوە گەینە عەرەفەی داهاتوو بۆیە ئەم ڕۆژە گەورەی دەست خۆمان نەدەین دوعای خێر بۆ خۆمان و بۆ مسلمانان و بۆ وڵاتمان بکەین ئیتر بەڕاستی عیبادەتێکی تر نیە جگە لە بە ڕۆژوو بوون بەو بە ڕۆژووبوونێکی خوای گەورە دەوێت خۆگرتنەوەیە لە خواردن و خواردنەوە و لە شەهوەت و مەبەستیشت پێی تەنها ڕەزامەندی خوای گەورە بێ ئینشاءالله کەواتە واجبە لەسەر ئینسانی مسلمان ئەوەی کە خۆی بە مسلمان ئەزانێ لەم ڕۆژانەیە بە تایبەت لە ڕۆژی عەرەفەیە زۆرترین دوعا و پەرستش ئەنجام بدە ئەگەر باسێک لە خوتبەکە بکەیت کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مەسجیدی نەمیرە بۆ ئامادەبوانی فەرمووە ئەو خوتبەیە چییە؟ چ واتایەکی گەیاندووە بۆ مسلمانان؟ ڕاستی یەک شتم بیر چوو بۆ ئەوەی کە ئینسان ئەنجامی بدا لەم یەک دوو ڕۆژەیە ئەوەی کە بە تەمای قوربانیە لەوانە شەل جەنابەت باسی بکەوی کە بە تەمای قوربانیە سنەتە هەڵبەت واجب نییە قوربانیەکەی ئامادە ئەکا باشە حازریەکە وا باشە وا سنەتە نینۆکی خۆی نەکا قژی خۆی لێ نەکاتەوە یعنی ئەو شتانە بکە دوای قوربانیەکە توانێت خۆی بشۆرێ و سەر و قژی خۆی چاکاوە سنەتە هەڵبەت یانی و کەسی کە نێتی قوربانیەوەیە ناوە با لە ئێستاوە دەستکاری قسەر و قژ و دەست و پەنجە و نینۆکی خۆی نەکات و کە قوربانەکەی کردیتر لەگەڵ ئەوە کە قوربانەکەی سەر بووی خۆشی بشۆرە ئینشاءالله خوای گەورە لە هەموو گوناهەکانی ئەویش خۆش بووە بەنسبەت وتارەکەی حەجەت الوداعەوە طبعا کە چەندین ڕیوایەتی هەیە بەڵامەوەی کە زۆر گرنگە ئەگەر بە تەسەسول لە یادم بێ ئەویش کە گرنگە پێغەمبەری خوا باسی برایەتی ئیسلامیەکە خۆی ئیمانیەکە مسلمانان هەمویان برایەکن هیچ جیاوازیەکیان نییە فەرق نییە لە بینی عەرەب و عەجەما هیچ کەسێک فەزلی نییە بەسەر یەکترا یعنی ئەمە جارنامەیەکی گردوونی مافی مرۆڤە لا فضل لعربي على أعجمي ولا لأعجمي على عربي ولا لأسود على أبيض ولا لأبيض على أحمر ئەوەی کە لە ڕیوایەتەکان هاتووە جیاوازی بە ڕەنگ و بە پێست و بە نەتەوە و بە ڕەگەز نییە ئیلا بە تەقوای خوا نەبێ ئین ئەکرەمەکم عند الله یەتقاکم چێ یعنی بتر نەڵێ من خزمی پێغەمبەرم نەڵێ من سەیدم نەڵێ من مەلام نەڵێ من فلانم گەورەترین بەڕێزترین کەستان لای خوای گەورە و کەسانەتەن کە تەقوایان هەیە بۆ ئەمە یەک برایەتی ڕاگەاندنی برایەتی ئیمانی و نابێ هیچ کاتێک لەبەرەوەی من کوردم ڕقم لە عەرەبێک بێ لەبەرەوەی عەرەبە ڕقم لێتی ئەگەر لەبەرەوەی زاڵمە لەبەرەوەی متعەدیە و تەنانەت بۆیە ئەم مەسەلەی خۆشەویستی ئومەتی ئیسلامیە کە بەداخەوە ئێستا وڵاتە جلهێزەکانی دنیا و ڕۆژئاوا ئیش لەسەرەوەکەن تر ئەم سنوورانە تۆخکەنەوە لە بینمانە ینی دوژمنایەتی بخێنە نێوانمانەوە تەنانەت بمانکەن بە 100 پارچە ئەگەر کوردە بمانکەن بە سۆرانی و بادینی بمانکەن بە سلێمانی و بە هەولێری بمانکەن بە باشوور و باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوا ئاوە جیان کردوینێتەوە بێگومانە مەتەفرەقەیە ئیسلام یەکەم شت ئەمەکە ئەمە یەک دوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێت هەموو ئین ئەموالەکم ودماءكم عليكم حرام كحرمة يومكم هذا في بلدكم هذا وفي شهركم هذا خوێنتانەی مسلمانان بە یەکتر حرامە مسلمانێک بۆی نییە مسلمانێک کوژێت دەست بەرێ بۆ خوێنی دەست بەرێ بۆ ماڵی مەگەر بە حەق چییە ینی وە کەسە تەعەدای کردووە باشە ماڵی کەس بە کەس حەڵاڵ نییە خوێنی مسلمان بۆ لەسەر مسلمان حرامە مسلمان لەژێری هیچ ناوێکە ناتوانێت مسلمان بکوژێ هەڵبەت کافریش متعەدینە بە خوێنی حرامە ئینسان خوێنی حرامە ئینسان بەگشتی خوێنی حرامە بۆیە پاشان پێغەمبەری خوا فەرمێ تەنانەت ئەو خوێنانەی کە لە جاهیلیە هەبوون خوێن هەبووە لەسەر کەسێک شەڕێکی گەورە ئەفەرمێ تر مەوضوع باشە شتێکی تر کە پێغەمبەری خوا حرامێکە لە خوتبەی ماڵ ئاوای حەجەت لە حەجا باسی ڕیبایە سوخۆری بەڕاستی ڕیبا ئێستا کە تەمەن سیستەمی ئابووری جیهان لەسەر ڕیبا بەندە و بەداخەوە ئەم وڵاتانەی وەکو ئێمە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان گیرۆدەی ئەمن بەداخەوە کە لە پەرلەمانی کوردستانی ئێمەشا ئیقراریەوە کرا قەرز وەربگیرێ هەڵبەت بە ئێعترازی کۆمەڵێ پەرلەمانتاری بە هەڵوێست و خاوەن باوەڕ کە ئێعترازیان کرد لەسەرەوەی کە نابێ من قەرزە وەربگیری چونکە قەرز بەتایبەت ئەو قەرزانی کە سندوقی دراوی نێودەوڵەتیدا هەمووی ڕیبەویە و کاتێ دۆلارێک تداتێ $10 لە بریاوەرەگرێتەوەی ترە وڵاتانەتە پێ بەڕاستی بەداخەوە ئێمە نازانین 20 میلیارد قەرزارین خوا ئاسانە تا چەند ساڵێکی تێبێ بچەند پێغەمبەری خوا ڕیبای حرام کردووە ڕیبا بریتێ لە چی من پارەیەک بدەم بە تۆ لە بەرامبەر ئەمەیە شتێکم دەستکەوێت پارەیەکی ترم 10 دینارە دەم بە تۆ جەناب 11 دینارە دێتەوە بە من ئەم دینارە حرامە بۆیە پێغەمبەری خوا فەرمووی وایەکەم ڕیبا ڕیبای
عباسي كوري عبد المطلب من لا يبم تواو ربا تحت قدمي موضوع تنابه هيك كسي معامله بالربا وبكا طبعا احل الله البيع وحرم الربا خوي قبل رقيدا بمعامله بمعامله ببيع بلام ربا حرام هر كسي بيكا باشان بيغمري خو عليه الصلاه والسلام شتي شيكا جختي ليكاتا فرمي وصيت تام كم اگاتن لافرتان بيت لخزانه كانت ما في افرت افرمي ايوه بكلمي خوا وباماني خوا ورتان قرتون بیان پارێزن حق و مافی ئافرەت بپارێزن بێگومان کۆمەڵێشتی تشەیە لە حەجەت الوداع هاتووە کە دەکرێت دراسی زۆر قوڵی لەسەر بکرێ و جارنامەیەکی زۆر گەورەیە بۆ مافەکانی مرۆڤ کە پێغەمبەری خوا ڕایگەیاندەوە بە ئیجماع بۆ ئومەتی ئیسلامی نەقڵ کراوە ئەگەر ئێمە تەنها حەجەت الوداع بەڕاستی نەقڵ بکەین هەڵبەت وتاری حەجەت الوداعەوەش شتێکیشی تایە لە مەزمونەکەیە بۆ مامۆستایانی ئاینی بۆ بانخوازان وتارەکانیان کورد بێ وتاری پێغەمبەری خوا زۆر کورتە وتاری حەجەت الوداعی یعنی گەبی خوێنیتەوە بە 2 دقە تەواوەبی با زانایانی ومە بە تایبەتی وتاربێژەکانمان ئەگەر وتارەکانیان تا هەوڵدەن لە چارێکی زیاتر نەبێ ئەوە شتێکی زۆر باشە کورت و پوخت بەلیغ و وەجیز وتارەکە بگات جوانە مامۆستاجان دوای ئەم پەرستشەی کە مسلمانان ئەنجامیەدەن لە دوای عەرەفەوە جا بەڕێ ئەکەون بەرەو مزدەلیفە لەوێ چی پێویستە ئەنجام بدرێت ئەو شەو خەوتنە حکمەتەکەی چییە کە ئەمێننەوە لەوێ بەڵێ لە ڕاستیدا حەج هەمووی ڕاهێنانە لەسەر تەقەشوف و زوهد و بێقیمەتی ژیانی دنیا هەڵبەت بۆ معنایی کە ئینسان پەیوەست نەبێ بە دنیاوە ئەجینا الدنیا مەزرعة الآخرة والدنيا متاع دنيا خوشية وخواهي قورا فرمي ولا تنسى نصيبك من الدنيا يعني الدنيا بمعنى نالن كما الإنسان وازي لبيننا بلام معناه أوشا براسي كإنسان كاتك جلجي سبيلة برا كإحرامه كنزيك لجلو برقي كفنوا إنسان كاتك لعرفاته وديت أخواره وهلبت زۆربەی بە پێ و هەندێکی بە پاس و هەندێکی بە قیتار و دێت بە تایبەتی لە مزدەلیفە ئەمێنێتەوە پێغەمبەری خوا لە ئێمەوە بە تایبەتی تا نزیکی بەرەبەیان ئەمێنەوە بەردەکانیان کۆکەنەوە بەردانی کە پێویستە بۆ ڕەمی جەمەرات بۆ بە تایبەتی یەکەم ڕۆژە ڕزمی شێطانەکرێ ئیتر هیچ شتێکی تروانیە بۆ نوێژیبانی ئەگەنە مینا بۆ خێمەکانی مینا نوێژیبانی لەوێ ئەکەن و هەندێکیشی زووتر دێ بەڕاستی دەزەکەن بە ڕزمی شێطان کە ڕزمی شێطانیان کرد ئیتر بەڕێ هەندێکی قژی کورتەکاتەوە بەڕێکەون بۆ سەفا و مەڕۆ بۆ قوربانی ئەنجامەدرێت قوربانی ئەتوانین بەڵێ لە یەکەم ڕۆژە قوربانی هەڵبەت قوربانی بۆ حاجی واجب نییە هەڵبەت سنەتە قووە حاجی دەتوانێت قوربانیەکەی تەنانەت وەکالەت بکا کە لە وڵاتی خۆشی ئەنجامی بدا یعنی وەلیژنەی فتوای هەرێمی کوردستانیش خۆشبەختانە بە سوپاسەوە فتوایان داوە کە حاجی دەتوانێت قوربانەکەی لە کوردستانە بکات چونکە بەڕاستی لە سعودیە نازانم چەندێ حاجی ئامادەبێ 2 ملیۆنە زیاترە یعنی 2 ملیۆن قوربانی هەڵبەت ئێمە غێری قوربانیشتی تریشمان هەیە لەوێ کەفارەتمان هەیە فیدیەمان هەیە کۆمەڵەشتی ترمان هەیە هەڵبەت کەفارە دەبێت لەوێ بێت مەجالیتیانە هەدیەن بالیغ الکەعبەتی ئەبێ لە کەعبە سەری ببڕێ باشە بەڵام ڕاستی ئەوەی کە هەندێک ئەم قوربانەیە کە تەمان ئەکرێ لێرە و چ لەوێش هەندێک هاواریان لێ هەستا و ئیتر کۆڵێ ناو ناژەڵ دۆستەکان خوان ناو نەباتی ئیتر هاوارەکەن ئەڵێ نەمەیتر قەتڵ و عاب و نابێ ماژەڵانە سەر ببڕێەوە دژی مافی ئاژەڵانە لە کاتێک ئەمە بەڕاستی بۆ تێرکردنی فەقیر و هەژارەکانە خۆی گەورە فەرمێ واطعموا منها البائس الفقير والقانع والمعتر أمانة بيدي بأوان طبعا خواهي قولي خوي بيوستي بمنيا لن ينال الله لحومها ولا دماء ولكن ينال التقوى منكم خواهي قولي تقوى لي مدي بلام عجائبه براسي لموسمي حجايا كموسمي حج ديتا بيشوا يتركم الله خلق كبالنركان براسي من بيوم يشتكي ايديولوژيو زيادة جاتي كرني دينا بوتي بارا مسلمان بارا بري بو حاج لكاتك حاجيشي بريلزي كرت لهمو عمريا ئەگەر ڕۆژی 10,000 کۆ کردبێتەوە تەمەنی گەشتە 60-70 ساڵ ئەچێ بە 30 وەرەقە 40 وەرەقە حەجی خۆیەکات بەڵام کابرایەک ئێستا فەرمو لەم جەژنەیە بڕۆ لە مەتارەکان بزانە چەند هەزار کەس گەشتی کردو ڕۆشتۆ بۆ لەندەن و بۆ پاریس و بۆ تورکیا و بۆ ئێران و بۆ فلان و بۆ فیسار کەس باسی ئەمە ناکە لە کاتێکە حاجێ پارەی خۆیەتی یان سەربڕینی ئاژەڵ باشە مسلمانە کاتێک ئاژەڵێک سەربڕێی درا بە دراوسەکانی خۆ بەخۆی هیچی لە ناخۆ بۆ فەقیر و هەژارەکەیە و لە ڕووی ژینگەیشەوە بابەتێکی ترە کە سوودی هەیە بەڵام بەڕاستی بابەتەکە مافی ئاژەڵ نییە لە ئیسپانیا ساڵانە
ئێمە هەمومان لە فیلمەکانە بینیمانە ئەو بابەتی کەرنەڤاڵی ئەوەی کە بە ئازارەوە ڕم لە پشتی ئەو گا و مانگاکانە دەن و ناویان ناو وەرزش هیچ کەسێ ڕەخنەی لێ ناگرێ کاتێک کە دانیمارکیەکان لە مۆسیمێکدا هەزاران دۆلفین دەکوژن و دەریا سوور دەبێ ناویان ناوە میهرەجان کاتێک جوولەکەکان مریشک بە زیندێتی دەدەن بەبەردا بۆی ئایان کوژن بە زیندێتی بۆ پاکبوونەوەی دینیان ئەڵەم عقیدە و دینەوە تەداخلی ناکەین بەڵام عجایب کە مسلمانان دێتە سەر قوربانی هەمووی هاواری لێ هەڵەسێت و بۆچی دەبێ ئەم قوربانیە بکرێت و بۆچی دەبێ وا بێت و ئەمە هەموویە بێ بە نەباتی لە کاتێکا بەڕاستی ئەمە بۆ خێر و بۆ سەدەقەی مسلمانان و کەسەش پێی پاگەبێتەوە بەڵام لە هەرگیز لەگەڵ ئەوەشدانین بەڕاستی قوربانی ئاوە بۆ پرزەیە بکرێت قوربانیە کە بکرێت بە موسسە بکرێت لە ڕێگەی دەستگا خێرخوازەکانەوە بکرێت و لە ڕێی خەسابخانەکانەوە بکرێ زۆر گرنگە ئەستن کابرا خۆی پارەکەی بدات و ئاژەڵەکەی تەسلیمی جێتێ بکات و بۆی سەر ببڕێ نەکوەوە ئاژەڵانە لە قەراغی جاتەکان دابنرێن و لەوێ سەر ببڕێن ئەمە مخالفی قانونە مخالفی شەرعیشە بێگومان بەڵام وا باشە ئینسان ئەگە دەرفەتی هەبێ ئەگەر لە تەمەنیشدا بچکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام قوربانی کردووە باشە و بەدەستی خۆی ئەو ئاژەڵانشی کە دروستن بە قوربانی بێگومان حوشترە مانگایە مەڕە بزنە هەرێکی بەمە شروعی خۆی زۆر باشە لەسەر بابەتی قوربانی هەڵوێستێک ئەەکەین کە حەزرەتی ئیبراهیم وەک هەمومان ئەزانین لە سوورەتی سافاتە وقال إني ذاهب إلى ربي سيهدين ربي هب لي من الصالحين فبشرناه بغلام حليم فلما بلغ معه السعي قال يا بني إني أرى في المنام أني أذبحك معلومة خوي بيغمران بشيك وحي أم بشي وحي چۆن وا لە بەندەیەکی خوا ئەکا بێمنەت منداڵێکی خۆی بکاتە قوربانی لە پێناو خی پەروەردگار و دواتر خی گەورە بە کەپشێک تعویزی ئەکاتەوە و لێرەدا دڵخۆشیەک ئەبەخشێ بە ئیبراهیم و بە ئیسماعیل کە لە هەروەکو لە ئاەتەکە فەرموویەتی فلما أسلما وتله للجبين وناديناه أن يا إبراهيم قد صدقت الرؤيا إنا كذلك نجزي المحسنين أم سنة قرباني كردنا لە ئیسلامە لەوێەوە سەری هەڵبەوە تا ئەمڕۆ بەردەوامە ئەم بەشە چ گرنگیەکی هەیە بۆ ئینسان چۆن ئەتوانێت پاک بێتەوە لەگەڵ ڕشتنی ئەو خوێنە ئەم ئینسانە ئەتوانێت بە شێوازێک لە شێوازەکان وەک ئەڵەی لاپەڕێکی تازە لەگەڵ خی پەروەردگارە هەڵبداتەوە بەڵێ هەڵبەت پرسیارێکی زۆر جوانە یعنی من ئەوە شتێکی بیر خستمەوە ئەوژەوەیە بەڕاستی قوربانیکردن بە مرۆڤ بۆچی ئیبراهیم بۆچی خی گەورە ئەم خەوە بە ئیبراهیم لە ڕێگەی خەوە ئەمەی پێ ئاڵێت و چەند جارە دووبارە ئەبێتەوە دڵنیە ئەبێت کە وحیە باشە بۆچی ئیبراهیم عەلەیهی سەلام خی گەورە ئەم داواکاری لە ئیبراهیمەکە لە کاتێکیشدا مەبەستی نی ئیسماعیل سەر ببڕدرێ یعنی مەبەستی خی گەورە خۆ دەزانێ کە دوایی چی دەبێ هەموو شتێک ئامادەیە بەڵام وەکو قەوسێک بۆ قسەکەی جەنابەت ئەو چەقۆیی کە ویستراوە ئیسماعیلی پێسەبڕە بەردی کردووە بەڵام ئیسماعیلی سەر بەڵێ ئیسماعیلی چکە فەلەممە ئەسلەما وتەلەه للجەبین ینی باشە یعنی معنای ئەوە یەکەم قوربانیکردن بە مرۆڤ هەر کەسێک خوێنەواری هەبێت دەتوانێت بگەڕێ هەر لە ڕێی گوگڵ و لە ئەنتەرنێتا بگەڕێ قوربانیکردن بە مرۆڤ لای یۆنانی ڕۆمانی هیندیەکان لە عێراقا لە میسرا مرۆڤ کراوە بە قوربانی بۆ هەموو مناسب میسرەکان ئافرەت کچێکی جوانی گەنجیان خستۆتە نیرەوە بۆی نیل موشکنەکە بێبارانی بۆ مناڵیان کرد بە قوربانی بۆ خواکانیان مرۆڤیان کرد بە قوربانی یعنی ڕوولای ڕۆمانیەکان بۆیە خی گەورە ئەفەرمێ ئیتر ئاژەڵێک ئەبێ بکرێ بە قوربانی وتە مرۆڤ قوربانیکردن بە مرۆڤ کۆتایی پێدێ ئەمەی چێکە لە پەیامەکانی قوربانیکردن کە ئیبراهیم عەلەیهی سەلام وفەدەیناه بذەبح عەظیم خی گەورە بەرانیشی بۆ دەنێرێ کە دەڵێن ئیبن عەباس فەرمێ 40 ساڵ لە بەهەشتا بەخێو کراوە باشە طبعا پەیامی قوربانیکردن یەکەم ئەوەیە ئەو کەسە بڕیارەدات تەوبە بکە چکە ڕێگایەکە بۆ تەوبە و بەخشینی پارەیەکە و تێرکردنی فەقیر و هەژاریشە چ لە سوورەتی مائیدە چ لە سوورەتی حەجە کە هاتووە خی گەورە فەرمێ وأطعموا البائس الفقير یا القانع والمعتر بیدە بە فەقیر بیدە بە ئەمانە فەقیر وانە کە بائیسن ئەوانە کە هیچیان نییە یا ئەوی فەقیرە و خۆی ئاشکرا ناکە ئەیان دێتێشی بۆ خۆت جیاکەرەوە بەڵێ بێگومان ئەگەر نەزر نەبێ بە قوربانی توانی بیکەی بەسێ بەش بەشیی بۆ خۆت بێ ئەوە معلومە باشە طبعا پەیامی قوربانی ئەمەیە تێرکردنی فەقیر و هەژارە و وازهێنانیشە لە گوناه و ڕێگەیەکیشە بۆ تەوبە یعنی بەڕاستی و قسەیەکی شەیە لە ڕاستی ئاژەڵەکانیش خی گەورە کە دروستی کردوون و خی گەورە فەرمی وەسەخەرناها لەکم یعنی خی گەورە مسەخەری کردووە
و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەدەستی خۆی 63 حوشتری سەربڕیوە 63 بزانێت ئازایەتی و بێزی پێغەمبەری خوا و لە تەمەنی 61 ساڵی یا 2 ساڵی بتوانێت ئەوەندە سەر ببڕێ ینی بەهێزی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام دەبەرن ئاژەڵەکان لە ڕێگەی هەناسەدانیانەوە کۆمەڵێک غازات دەرەکەن بە تایبەتی غازی میسان کە ژینگە پیسەکە ینی زۆربوونی ئاژەڵش دیسانەوە مەترسیە لەسەر ژینگە 2000 ئاژەڵانە خۆ ئەمانە تەمەنیان چەندێکە ئەمانە بۆ دروستکراون بۆ خزمەتی مرۆڤ ینی خۆگەر سەریشی نەبڕی مردار دەبێتەوە کۆتایی پێێ تاوان ئەو ڕخنانی کە لە ماجیرە بەڕاستیشتی ئایدۆلۆجیە ینی بابەتانێک نییە کە ئەسڵان قابلی هەڵوێسە لەسەرکردن بێ بەڵام قوربانیکردن خێریشی گەورەیە و هیچ کارێک لە لای خوای گەورە وەکو لە فەرمودی صحیح هاتووە بەقەدەرەوە لای خوا خۆشەویست نییە کە ئینسان قوربانیەک بکات بە تایبەتی تەمان قوربانی لە یەکەم ڕۆژی جژنەوە دەست پێەکە کە ئەکاتە دووسپەی کە ڕۆژی یەکشەممە هەتاکو چوارەم ڕۆژی جژن بەر لە خۆر ئاوا بوون ئینسان دەتوانێت قوربانیەکەی بکە و گۆشتەکەی هەڵک بگرێ و دابەشی بکات دروستە لە هەموو حاڵەتانەیە بەشی خەڵکی لێ بدە جوانە ئێمە بەرەو کۆتایی ئەڵلقەی ئەمجارەی گفتوگۆچین پێم خۆشە دو ئامۆژگاریت بۆ بینەرانی خۆشەویست یان خود دو قسەت لەسەر ئەم شاعیرە پیرۆزانە کە ئێمە لە ئێستادا بەرەو ئەوە ئەڕۆین بگەینە ڕۆژی عەرەفە ئینشاءڵڵا گەرخوای گەورە بە نسیبمانی بکە ئەم ڕۆژە پیرۆز و مبارەکە چۆن قۆزنەوە چۆن ساتێک و دەقیقەیەکی ئەم ڕۆژە بە فیڕۆ نەدەن وەڵا بێگومان تەوسیە بۆ خۆم و بۆ بەڕێست و بۆ هەموو مسلمانان لە خۆمەوە دەست پێەکەم بێگومانم کاتانە دووبارە نابنەوە هەرگیز نێمە نازانین عرف پێغەمبەری خوار کە وتارەکەشی دەست پێکا فەرمێ لعلی لا ألقاكم بعد عامی هذا يعني فەرمێ لەوانەیە من ساڵی داهاتوو ئێوە نەبینمەوە ئەوە وتاری پێغەمبەری خوایە بۆیە بەڕاستی فەختەنیم الفرص ئەم فرسانە کە لە بەردەمانە بیقۆزینەوە ئێمە دەرفەتێکمان لە بەردەما لە ئێستاوە بڕیار بدەین تەوبە بکەین لە گوناهەکانمان و بڕیار بدەین ئەگەر پارەیەکمان هەیە قوربانی بکەین ئەگەر پارەمان نێتوانین یارمەتی هەژارەکان بدەین بە هەر شتێکە ئەگەر خواردەمەنێکی بەسیط مریشکە برنجە هەشتێکی لەو بابەتانەیە یان یارمەتیدانی هەتیوەکانە دەتوانین بۆ جژن وارووا خۆشمان ئامادە دەکەین بەڕاستی بۆ جژن بۆ وتاری بەشداری بکەین لە نوێژی جژنە لە وتاری جژنە و خۆمانە بکە ئامادە بکەین بۆ ڕۆژانی جژن کە 4 ڕۆژە لە بەردەممانایە و بە دڵی خۆشەوە دڵخۆش بین بە جژن چونکە بەڕاستی جژنەکانیمە بە الله ئەکبەر دەست پێیەکە و بە الله ئەکبەریش کۆتایی پێدێ بۆ تعزیمی ئەو ئاەتی کە بەڕێز خوێندەوەی عەظیم شعائر الله فإنها من تقوى القلوب دەرگای ماڵەکانمان بکەینەوە دڵمان خۆش بێ خۆمان بگۆڕین چونکە بەڕاستی وەکو شێخی ئیسلامی ابن حەجەر فەرمێ إظهار السرور في الأعياد من شعائر هذا الدين أفرمي دربريني خوشي وخندا لم ججنيا لدروشمي أم ديني يعني بويدي سانة ولين ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب هركسيك أم ججنا ريز لي بقري بخوشي وبخندا وبريبكا أو الريزي همان آياتكي قرتوا جابي قمان إتر شيرينيا أبخشرته نقولات شيا دلي منال خوش كريتنا بيغمري خوا خزانكي خوي بردو بۆ مزگەوت عید بووە یعنی لە ڕۆژی جژنە بووە عایشەی لەگەڵا بووە حەبەشەکان هاتوون لە مزگەوتە هەڵپەرچی و سەما و ڕمبازیان کردووە تا عایشە جا پێغەمبەری خوا هانی داون باشە هەروەها دیسان لە جژنە کە لەما ڕیواتێکی ترمان هەیە کە ئیمامی بوخاری ڕیواتێکا فەرمێ ڕۆژێ پێغەمبەری خوا لە جژنا گەڕایەوە سەیری کرد کە دوو کچۆڵە لە لای عایشە گۆرانی دەڵێن دەف و تەپڵ و لێدەن و ئەوانە پێغەمبەری خوا هیچی نەوت و چوو ڕاکشا و پشتی تێکردن کاتێ ئەبوبەکر هات فەرمی ئایا ئەمیزمار و شەیطان فی بەیتی ڕەسوول الله یعنی ئەبوبەکر پێی ناخۆش چۆنە لە خزمەتی پێغەمبەری خوا دەف و گۆرانی هەبێ هەڵبەت دەف و گۆرانی شەرعی باشە پێغەمبەری خوا فەرمی دعهما یا ئەبا بەکر فإن لكل قوم عيدا وهذا عيدنا أبو بكر ليان قرر باقوراني بلين بادليان خوش به أما ججني إيميا وليعلم لي أو لتعلم اليهود أن في ديننا فسحة باجولك كام زمن دينية ما فسحة دينية ما تقشفية وأن خمو خنباري كجولك كان هنا لمناسبات يعني لا يمنية براسي مسلمان دبي دلي خوش به دبي بشوش به دبي كراوة به دبي لبور دبي درجاي مالكي كراوة به خوي روي خوش به لقل مسلمان روي خوش به قردن أعزائي بكا سردان بكا سرداني هلبت سرداني قورسان خنا روجاني دواتر نيخيني يكم روج بەڵام گرنگە سەردانی نەخۆش بە تایبەتی سیلەی ڕەحم سیلەی ڕەحم لەگەڵ دایک و باوک لەگەڵ مام لەگەڵ ئەو خزمانی کە هەیە واجبە هەر کەسێک سیلەی ڕەحم بپسڕێنێ خوای گەورەش دەی بپسڕێنێ و عقوبەی هیچ شتێک بەقەدەر پسڕانی سیلەی ڕەحم نییە عقوبەی هەموو گوناهێک بۆ قیامەتە
عقوبەی پچرانی سیری ڕەحم بۆ دنیاە. دەست و چاوت خۆش بەکار دکتۆر، سپاس بۆ جەنابەت. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام، هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەم جارەی بەرنامەی گفتوگۆ کە تەوەرەکەمان باز لە بەرزڕاگررتنی دروشمەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دەکات. سپاس کە تا ئەم کاتە بینەرمان بوون. سپاس بۆ هاوڕێیان و خۆشەویستانم لە پشتی کامێرەوە. تا ئەڵلقەیەکی تری گفتوگۆ بە خزمەتانەگەمەوە. سەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.